سلااو هاوڕیان بەخێر بنەوە بە ڤیدیۆکی تازە. طبعا دوێنێ لە فیلمی ئۆپنهایمەر بووم لە سینەما دوای ئەوەی کە پۆستم کرد لە فەیسبوک خەڵکێک دەیوت کە پێداچوونی خۆم یان ڕای خۆم لەسەر فیلمەکە بڵێم، بەس پێشەوەی ڕای خۆم بڵێم یان هەندێک شت لەسەر فیلمەکە بڵێم هەندێک زانیاری هەیە پێتان دەڵێم پێشەوەی فیلمەکە سپۆیل کەم، ینی ئەو کاتێک کە دەگەمە ئەو چرکەیە کە باسی فیلمەکە دەکەم و دەترسی سپۆیل بی لەسەرت من خۆم پێت دەڵێم لێرە دەتوانین ڤیدیۆکە دابخی کە فیلمەکە تەماشا کرد دووبارە بێ و تەماشای ڤیدیۆیەکە بکەیت. طبعا پێشەوەی باسی فیلمەکەش بکەم باسی چیرۆکی ئەو شتان بۆ دەکەم، ینی هەم چیرۆکی ئۆپنهایمەر کە هەم فیلمەکە ینی و ڕەبتکردنیان و هەندێک زانیاری زیادە و هەندێک زانیاری ئەکسترا لەسەری بۆ ئەوی زیاتر بەرچاوتان ڕوونبی کە من باسی چی ئەەکەم و ڕامچیە لەسەر فیلمەکە پێشەوەی ئەو شتانە هەمووتان پێ دەڵێم پێشەوەی دەست پێ بکەم کە سپۆلی چیرۆکەکە بکەم. طبعا فیلمەکە فیلمەکی ژانەری بایۆگرافیە، بایۆگرافی ئەوانەیە ئەو فیلمانەیە کە باسی ژیانی یەکێک دەکا و چیرۆکەکەشی چیرۆکی ڕاستەقینەیە. طبعا یەکەمین جارە کریستۆفەر نۆڵان فیلمی وا دەربکاتن کە بایۆگرافیە. عادەتەن فیلمی بایۆگرافی لەبەرەوەی فیلمەکە فول درامە، فول دایالۆگی تێدا، فول قسەکەی ینی متەوەقع و چاوەڕوانکراوە و خەڵکێکی زۆر لەوانەیە بیزانی پێشتر چیرۆکێکی خوێن بێتەوە، بۆیە شتێکی وانییە کە ئەتووی ڕابکێشیتن. ئیتر ئەو شتانێک کە تو ڕادەچێشیتن یان شێوازی گێڕانەوەی چیرۆکەکە یان شێوازی والیکردنی چیرۆکەکە یەکسەر ینی بگاتە دڵت، ینی ئەوە چی تێدا بێستا بۆ من فیلمی ڕۆکێتمان هەیە کە باسی ژیانی ڕاستەقینی ئیلتۆن جۆن دەکا. ئەو کوڕە بە منداڵی و هەندێک مشکلەی هەبووە کە ئۆتۆماتیکی هەندەی بینی کە چۆن زاڵە بی بەسە مشکلەکان و ژیانی چۆن بووە ئەتا حەدەکی زۆر ینی ئەتوو تەعاتفی لەگەڵ پیا دەکەی، ینی هاوسۆزی لەگەڵ پیا دەکەی. هەروە فیلمی دە بۆهیمیان ڕاپسدی ئەوەی کە باسی فریدریک دەکات ئەو گۆرانی بێژە مەشهورەکەی تیپی کوین. طبعا لێرەیە چالنجەکە ئەلێرەیە کە مخریجەکە دەرهێنەرەکە چۆن ئەو فیلمە دەجێتەوە. لە هەمان کاتژدا نۆڵان خۆتان دەزانن بۆەوە بەناوبانگێکە چیرۆکی فیلمەکانی و خۆی دەنووسیتن و خۆشی بۆ بەناوبانگە زیاتر حەزی لە فیلمی ئالۆز و فیلمی خەیاڵی زانستی و ئەو نوع فیلمانەیە، ینی فیلمبی کە تەحەدیەکی تێدابی کە ئەو لە ناحیەی دەرهێنان و تەسویر و نووسینی چیرۆک. طبعا فیلمەکە 3 ساعتە و زۆر درێژە و ساعتی یەکەم زۆر خاوە، ساعتی دووەم ینی وەسەتە، ساعتی سێم تۆزێک سریع دەبی. بەس ئەگەرە تو هەموو تەسەوڕ و تەوەقعت ئەوەیە بچێ سینەما و چاوەڕێت بکەی فیلمێکی وەکی ئینسێپشن ببینی، ئینتراستیلەر ببینی، تێنێت ببینی، نابینی. لەبەرەوەی چیرۆکەکەی من ئۆڕەدی چیرۆکی ئۆپنهایمەر دەزانم لەبەرەوەی پێشتر لەسەری خوێندوو بەتەوە سەری ڤیدیۆ شتم کردووە پێشەوەی ئەو فیلمە ببینم. ینی من چیرۆکەکە لای من مهم نەبوو، لای من ئەو مهم بوو ئایا نۆڵان چۆن ئەو چیرۆکە دەجێرتەوە و شێوازی گێرانەوەی چیرۆکەکەشی چۆنە و هەروەها ئەو تەکنیک و تەکنۆلۆژیانەی کە بەکاری هێناوە بۆی ئەو چیرۆکە بگرێتەوە بە شێوازێک بەکاری هێناوە. ینی مەسەلەن بە هیچ نەوەک لە نەوەکان دیمەنی CGI تێدانیە، مەسەلەن بۆ منە کامێرای ئایماکسی بەکارهێناوە نیتیڤ ئایماکس، ینی هەر فول بە فیلمی ئایماکس تەسویری کردو بە کامێرای فول، ینی فیلم نەک کامێرای دیجیتال. ئەو شتانە چەند دەوری هەیە و زایدن کە ئەکتەرەکان ڕۆڵیان چۆنە چکە یەک دنیا ئەکتەری ئەوەی تێدا ینی سوپەر ینی مێگا ستار ینی پاوەر ستارێکی غەریبی تێدا، ینی ئەو هەموو مەسیلە گەورەی تێدا ئەمیل بڵەنتە مادەی منە ڕۆبێت داونی جونیۆرە، کێلیان مەرفیە، گێری ئۆڵمانە، بەس وابزان مایکل کینی تێدانیە کە 18 ساڵە بەردەوام لەگەڵ فیلمەکانی کریستۆفەر نۆڵان هەیە لە 2005ەوە کە لە باتمان بیگنز دەستی پێکرد لەوێن دەرکە دەوری ئەوەی بینیوە بەتڵەرەکەی باتمان ئالفرێد هیچکۆک لەوێن دەرەوە ئالفرێد پێنیوەرث هیچکۆک ئەو مخریجەکەیە ئالفرێد پێنیوەرث کە ڕۆڵی بینیوە ئەتا ئاخر فیلمی لە تێنێتیش وابزام لەگەڵەتی لە 2000 و ئاخر فیلم تێنێتیشی لەگەڵم 18 ساڵە، ینی ئەو کاراکتەرە لەگەڵتی مایکل کین لەو فیلمە لەگەڵ نەبوو. ئیتر مەبەستم چییە؟ هەموو فیلمەکان ینی هەموو ئەوەکان بۆ تو ینی تۆ معلوماتێکی هەیە پێشوەخت کە بزانی سڕ و دەدایان چی نییە. یعنی مەسەلەن نۆڵان بەچی بەناوبانگیان ئەوە خۆی نۆڵان خۆتان باش دەزان هیوایەتی ئەوەیە کە
چیرۆکی فیلمەکە بە سێچار تایملاینی جیا بجێتەوە ینی بە سێچار کاتی جیا و پێش نەڵێ یان مەسەلەن ئێستا چیرۆکەکە باسی ڕابردوو دەکات دوای دوورەکەی تر دەبێتە باسی داهاتوویەکی نزیک دوای داهاتوویەکی دوور دوای دەگەڕێتەوە کاتی ئێستا بزەبێت ئێستا چی ڕوودا دوای دەگەڕێتەوە ڕابردوو ئیتر ئەوانەی هەموو تێکەڵ کردووە تۆ دەبی تەرکیزێکی باش هەبێ نابی یەک دقەش داڵغەڵێ بدەیت لەبەرەوەی چیرۆکە بە تەواوەتی تێبگەیت چونکە فیلمەکە لە ئەوەل ئەخیری فول دراما فول دیالۆگ یعنی ئەگەر تو یەک لە زانیارە گرنگەکان سکیپ کەی ئیهمالی کەی لەوانەیە بەو تەواوەتی متعە لە فیلمەکەی نەبینی فیلمەکە لات خۆش نەبێت چونکە فیلمەکە بڵێ و نەڵێ ئەتا بڵێ خاوە و ئەتا بڵێ پڕە لە دیالۆگ ئەو شتانە هەمووی تەسیری هەیە بۆیە هیوادارم ینی ئەو لەو شتەی تەرکیز بکەی کە پێت دەڵێم کە فیلمەکە فول لەو شتانەیە ئەوجە بۆیە نۆڵان زۆر بە ناجحی لەوەی پێرفێکتی ئەوەی جێڕایتەوە کە چیرۆکەی چۆن دێنی و دەدباوە ئەو شتانە و لە هەمان کاتدا ینی ئیخراج و ڕنگ و میوزیک و ئەو شتانەی هەمووی ئەتەحەدەکی زۆر زۆر بە پێرفێکتی دەرێنەوە ینی سوپەر پێرفێکت بەس لە هەمان کاتژدا من ئەو فیلمە ڕاستە لە سینەما بینیم بە زارێکی لە سینەما سەیری ناکەمەوە و لە ماڵۆژ لەوانە سەیری نەکەمەوە و ئەگەر ئێستا بینیم بەس ئەگەر لە سینەما ڕێک نەکەوی ببینمەوە ینی نەمبینی بێ بۆ کەسانی ڕێک ناکەوی ببینن لەو فترەی زۆر هەر بدەیانەوە بڕۆن ڕێک نەکەوی ڕێک نەکەوی ئەتیادیە ینی فیلمەکە زۆر زۆر بە ئەتیاری دەتوانین لە ماڵۆ بینی لەوانەیە لە ماڵۆ متعەزیات لێ بین چکە 3 ساعتە پڕی دیالۆگە ینی فیلمەکە ئەگەر لە سینەماش نەبینی زۆر زۆر ئەتیادیە بەس لە ماڵۆ دەبینی یەک جار و متعە لێ دەبینی لەبەرەوەی خۆی کریستۆفەر نۆڵان فیلمی پێشتێنێتی دانکێرک لەبەرەوەی دانکێرک ینی چۆن پێتان بڵێم چیرۆکەکەی زۆر زۆر واسە بوو باسی سوپای بەڕیتانی دەکرد کە لە شوێنێک حەسر ببوون و لە هەمان کاتدا قەسفیان لەسەر بوو یعنی فیلمەکە زیاتر پاوەڕ و هێزی کریستۆفەر نۆڵانی لە ڕووی ئیخراس پێشانی دەدای نەک وەک ستۆری چونکە فیلمەکە ستۆریەکی زۆر زۆر وازە بوو یعنی ستۆریەکی وەکو ئینسێپشن و پرستیژ و ئەو فیلمانە نەبوو و حتا تێنیش ڕاستە ستۆریەکەی زۆر زۆر معقد و ئاخر فیلمی پێش ئۆپنهایمەر سیرۆکەی ئەتا بڵێ لە حد بەدەر معقد بوو لە دەستی خۆشی دەرس بوو لە معقدیان بەس فیلمەکە ئەم بەبیرم لە سینەما دیتم ئەویش هەر ئەوە بوو یعنی فیلمەکە هێشتا متعەیتیدا بوو کە لە سینەما ببینی یعنی فیلمەکە خاص فیلمی سینەمایە ساوندتراک ئاکشن شار حرەکە ئەو شتانە بەس ئۆپنهایمەر فیلمەکی ئەتا بڵێ خاوە یعنی ئەو شتانە لەمەش خۆت دابنێ بە تەواوەتی نابینی لەو فیلمە یعنی بە هیچ نەوەک نابینی و لە هەمان کاتدا فیلمەکە ساعتی یەکەمی هەست زۆر زۆر خاوە ساعتی دوم 10 دقیقە حرەکەتی دەکات خاو دەبتەوە دیسان 10 دقیقە حرەکەتی دەکات خاو دەبتەوە ساعتی ئەخیری تۆزێک سریعە و ئەگەر چیرۆکەکەشی بزانی ئەو کات زیاتر لەو 3 ساعتی بێزار نابێت چونکە ئەگەر چیرۆکەی نەزانی هەم بێزار دەبی هەم تەرکیزیشت دەڕەوە تەرکیزیشت بڕۆ جوان تێناگەی کە جوانیش تێنەگەی وەختی دەڵێ فیلمەکە خراپە یان فیلمەکە بوو نوعانیە کە من خۆم حەزم لێیە ئەجە بۆ کەسانەی کە فیلمەکانت هێنانوێ ئەوە کە سپۆیل بوو فیلمەکە چیرۆکی فیلمەکە با لێرەوە دای بخەن ڤیدیۆیەکە دوای دووبارە بێنەوە تەماشا بکەن طبعا فیلمەکە باسی ژیانی ڕۆبرت ئۆپنهایمەر دەکات کاتێک کە پرۆژەی مانهاتن ئەوە دەبێتە یعنی دایرێکتەری پرۆجێکتی مانهاتن پرۆجێکتی مانهاتن خۆی شارێکە لە نیویۆرک خۆی بەس هیچ ڕەبتی نییە بە نیویۆرک ئەوە پرۆجێکتێکە کە سوپای ئەمریکی بڵاوی دەکات و حکوومەتی ئەمریکی ئەوە دەوێت بیکاتن بۆ ئەوەی ئەمریکا ببێتە یەکەم وڵات ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی لەبەرەوەی زۆر زۆر لە ئەڵمانیا دەرچێت لەبەرەوەی ئەڵمانیا زۆر زۆر نزیک بۆ لەوەی چەکی ئەتۆمی دروست بکەن ئیتر هەموو شەڕەکە و ململانەیەکە لەوەیە کە چێ زوو ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بۆی ببێتە زلهێزی یەکەمی دنیا و هەموو دنیا لە بندستی ئەو بێ طبعا ئەو پرۆجێکتە بە هەموو نوع نەفەرەکانەوە کە ئیشیان لێ کردو بە عالم و خەڵکی نزیکەی 100,000 کەس ئیشیان لێ کردووە طبعا لە ساڵی 1942 ئەعلانی دەکەن ئەو پرۆجێکتە کە ئەلانی دەکەن لە نیو مەکسیکۆ لە ویلایەت لەوێندە لە شارێکە لۆس ئالمۆس لەوێندەر شارێک دروست دەکەن لە سەفرۆ ینی مەسەلەن ئەو عالمانە ئەو کەسانەی ئەو فەنیانە ئەو کەسانی کە لەوێندەر ئیش دەکەن بۆ ئەوەی دروست بکەن ئەو ساڕوخەی ینی ئەو چەکە ئەتۆمیەی دروستکەن طبعا بە عایلۆ لەوێندەر دەبن و هەموو ینی بە منداڵ و هەموو شتۆ لەوێندەر دەبن و بۆیە ینی سڕیە ینی تۆ بینە پێساوی خۆت کاتی شەڕی جیهانی دووەمە چونکە شەڕی جیهانی دووەم ساڵی 39 تا 48 دەست پێ دەکاتن ئەو کات ساڵی 42 لە پیک و لە لووتکەی شەڕی جیهانی دووەمە تۆ بەتەمای چەکی ئەتۆمی دروستکەی 100,000 کەس بەشدارە و دەبی لە هەمان کاتدا نهێنی ئەو پرۆجێکتەی بپارێزی ینی 100,000 کەس وەرە تۆ بینە پێساوی خۆت سڕێک کتێ بڕۆ بە 100,000 کەس بڵێ و سیقەتەیە ئەو 100,000 کەسە یەکەچیان لە دەمی دەرنەچێ و ئەو شتانە طبعا
بۆیە زۆر شتیان کردی حکوومەتی ئەمریکای ئەو کار مەسەن بۆ من ئەو منداڵانێک کە لەوێ لەدایک دەبن نانووسن لەوێنە لەدایک بوونە دەنووسن لە شوێنێکی لەدایک بوونە بۆی وەک سڕی ئەو ئالمانەی کە لەوێن دەژبینەوە چیرۆکە حەقیقیە بەس لە فیلمەکە باس ناکاتن کە لەوێن دەرن کەس ناوی خۆی بەکارنێنە هەموو ناوی ینی مستعار ناوی ئەوە ناوی دروستکرا و بەکاردێنن بۆ ئەوەی سڕیەکەی بپارێزن بۆ سبێن ئەگەر یەکێکیان بگیرێ یان یەکێکیان بگیرێ تعزیب بدرێ نەتوانی ناوی ئەو کەسەی بەرامبەر بداتن. طبعا لە ساڵی 1970 ئەو کە ئەوەندە ساڵ لەوێن دەرەبن کە دەست پێ دەکەن کە ئەو پرۆژێکتە بۆ یەکەمین جار لە ساڵی لە 16 مانجی حوتی ساڵی 1945 یەکەمین تێستی ترینیتی دەکەن کە یەکەم جار قومبەلەکەی ینی چەکی ئەتۆمیەکەی پلوتۆنیۆم دەتەقێنەوە کە پاش ئەوەی کە دەتوانن ئینشیتاری نەوەوی دروستکەن لە نێوان نیوترۆنەکانی پلوتۆنیۆم کە ئەو نیوترۆن و ئەلیکترۆنانی کە لێک جودا دەکەنەوە ئەو تاقی کە دروست دەبێت بە حەزمێکی زۆر لێکیان جودا دەکەنەوە ئەو ئینێرژی ئەو زێ دروست دەبێت ئەو زێوە لێرەکە ئەو چەکە دروست بیتن ئیتر کە دەتوانن ئەوەی پلوتۆنیۆمی زیاکەنەوە کە لەو زیاکردنەوەی ئینێرژیەکی زۆر دروست دەکات ئینێرژیەکی زۆر دەداتن بۆ یەکەمین جار لە ساڵی 1945 کە لەوێندەر ترینیتی تێستی دەکەن و حتا لە فیلمەکەش هەیە و لە فیلمەکەش یەکشت هەیە زۆر بە جوانی باسی ئەو ترینیتی تێستی دەکات یەکەم جار کە قومبەلەکەی دەتەقێنەوە یەکەم جار ڕووناچیەکە بە تەواوەتی دێ ساوندتراکی لەگەڵ نیە هەموو دنیا کپە و هەموو ئۆپنهایمەری دەبینی و هەموو ئەو کەسانی لەوێندەر ئەو هەموو کەرەکتەرە دەبینی ینی دەموچاویان ینی کە ئەوەی سەرکەوتنی پێوەیە کە دەبینن کە یەکەم جار ئەمریکا توانی چەکی ئەتۆمی دروست بکاتن دوای چەند سانیەک ئەو جەدەنگەکە دێتن لەبەرەوەی خێرایی ئەو ینی نۆڵان فکرلەوەی کردوتە زۆر بە جوانی فیزیاییان خێرایی ڕووناچی زۆر زیاترە لە خێرایی دەنگ ئیتر بۆیە ئەگەر ینی هەندێک گەورە بی و وەخت خۆی کات خۆی تەقینەوە دەکرا لە هەولێر 2003 و 4 یەک دوو ئەم بیرمە یەک دوو تەقینەوە بوو لە گەڕێکی شۆڕ ئەو کاتماڵمان نزیک بوو یەکەم جار ڕووناچی زۆر هەر ئەو جەدەنگە کات دوای سانیەک کەمتر یان سانیەک بەس ئەو جە فکریان لەوەش کردبووە ئەوە بەجددی شانازی چەپڵێ ینی ئەوە قەت تەسەوڕ فکرلۆی بکەن ینی چکەوە علمیان بەتەواوەتی ڕاستە بەس پێشەوەی کە باسی ئەوەی بکەم کە ساڵی 45 یەکەمین تێستیان کرد و دوای ئەوانیان ئەو چەکانیان لەکوێ بەکارینە ئەو کات ینی ناڕزایەک زۆرە بوو لە بین عالمەکان کە عالمەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕازی نەبنەوەیان ببن بەشێک لەو پرۆژێکتەی کە ئەو چەکە دروست بکەن و ئەو چەکە بکرێتە بستە سەر ئەوەی ینی لە شارێکی بدرێت کە شارەکە پڕی لە خەڵکی ینی مەدەنیە شارەکە خەڵکی عسکەری تێدا نیە ینی ببنە هۆکارێک بۆ ئەوی بمرن یەکێک لەو عالمانە نای جۆزف ڕۆدباڵ بوو ئەوە کە پۆڵەندی بوو بە ئەسڵ لە ساڵی 1930 هەرواز لە پرۆژێکتەکە دێنی ینی کە واز لە پرۆژێکتەکە دێنی لەوەتی هەموو ژیانی خۆی دابین دەکاتن بەس بۆ ئەوی وەکو محاربە وەکو ئەو بیتن دژی ئەوی بۆستێتەوە کە چەکی ئەتۆمی دروست بکرێ وڵاتان و بەکاری بین و ئەوشتانە حتا لە ساڵی 1995 جایزەی نۆبڵ وەردەگریتن لەسەر ئاشتی ینی خەڵاتی نۆبڵ وەردەگرێت لەسەر ئاشتی ئیتر دوای ئەوە کە ئەو دوو چەکە ئەو ترینیتیە سەر دەگرێتن ئەو کار دوو ساڕۆکی دروست دەکەن یەکەیان بەناوی لیتل بۆی ئەوکەی بەناوی فاتمان لیتل بۆی لە هیرۆشیما دەدرێت و فاتمانیش لە ناکازاکی دەدرێت کە بە هەردووچیان نزیکەی 275,000 کەسی دەکوژێتن هیرۆشیما لە خلالی چەند سانیەکی 200,000 کەسی دەکوژی پێزگەلەوەی کاریگەری چەند ساڵی دوای ئەوەی ئەو ڕادیۆشنەی دروست دەکات چەند کەس بە نەخۆشی درێژخایان دەمرێت چەند کەس بە سەرەتان دەمرێت چەند منداڵ دایک دەبی بە سەقەتی لەبەرەوەی لەو زۆنەی بوونە کە تەقینەوەکەی لێ بووە بەس پێشەوەی ئەو تەقینەوە بکە ئەو کاتەڕێ سەرۆکی ئەمریکا ناوی ترومان بووە طبعا بە هەموو داتا و هەموو ئەو داتانێکی لە بندەستیان بوو ئەو کات کە گەیشتونەتە قەناعەت کە چکە ساڵی 1945 سوپای ئەڵمانی دەشکێ یعنی ئەڵمانیا دەشکێ ڕوسیا تەختی دەکاتن ینی لە شەڕی جیهانی دووەم ئەو کات هەموو ینی جودا بووی هەموو بووینە دووبەرە بەرەی مەسەلەن رووسیا و ئەمریکا و هاوپەیمانانی پێدەن لەگەڵ بەرەی یابان و ئەڵمانیا و چەند وڵاتێکی ترە لەگەڵیان طبعا ئەڵمانیا بە تەواوەتی دەشکێ لە ساڵی 45 ئەو کات بەس یابان دەبینێ ینی ئەوان هەموو خێراکردن و ئۆشتانیان ئەو بوو کە پێش ئەوەی ئەڵمانیا ببێتە خاوەنی ئەو چەکە بۆیە ئەمریکا دەوێت دروستی بکە بەس ئەڵمانیا ڕووخا ینی وتیان پێویست ناکە ئەو چەکە بەکار بێتن بە هیچ شێوەیەک لە شێوەکان ینی شەڕیش تەواو بووە چکە ساڵی 1948 تەواو دەبیتن شەڕی جیهانی دووەم بەس غەڵەت نەبم ئەو ساڕوخەی کە لە هیرۆشیما و ناکازاکی دەدرێت ئەگەر غەڵەت نەبم چکە دەزانم 30 ڕۆژی بینێ بەس وازم ساڵی 36 ینی ئەگەر غەڵەتم بۆم ڕاستکەنەوە لە کومنت طبعا
پاشەوەی کە چکە بە هیچ نەوەک لە نەوەکان یابان دەڵێن ناوێ ینی خۆی بدا بەدەستەوە لە بەرەوەی جێش یابانی زۆر بەقۆت بووە ئیتر ئەمریکا بە هەموو شوێک لە شوێکان ویستێتی شەڕەکە ڕابگرێتم بۆی ئەو دوو ساڕوخی بەکارهێناوە لە هیرۆشیما و ناکازاکی بەس من لە خەڵکی تریش ینی دوو ڕاهەیە دەڵێن شەڕەکە تەواو بوو یابانش لە کۆتاییدا خۆی ڕادستی هەموو هێزی هاوپەیمانان دەکرد چکە نەیدەتوانین لە شەڕەکە باتەوە بەس ئەمریکا بێزگەلەوەی کە ئەوەی ینی ڕادستکردنی یابان ئەو شتەی هەردەکرد بۆ ئەوی پێشانی هەموو دنیا بەداکە ئەمن هەوم و پێم دەکرێ و کە یەکەمین زلهێزی جیهان و ئەوشتانە طبعاً ئەمریکا پێشەوەی لە فیلمەکەش کە دانیشتون هەمویان بڕیاری ئەوی دەدەن کە ساڕۆخەکە لە کوێی یابان بدرێ یەکێک لەوان دەڵێ خۆی ئەو کات وەزیری دیفاع دەڵێ شارەکان دەڵێ من مەزمان شارێک گرۆتێ دەڵێ من نامێت لە کیۆتۆ بدرێ لە بەرەوەی من کاتی خۆی هەنیمون مانجیێنجوینی لەگە خێزانەکەم لەوێن دەرکردومە ینی تر بزانە مستەحتری ئەمریکیەکان ینی قەرارەکە فول قمار بووە لەو شارە بینیان لە شارنی وەڵا کیفم بەناوی ئەو شارێنە یان ئەو شارە یادگارێکمی یان ئەو شارە چیم ئەو هەم کردیە با لەو شار نەدرێن لە شارێکی تردێنی تر 200 و نزیکە 275,000 یابانیان کردە بوخار طبعاً ڕاستە یابان ئێستا بۆ خەڵک دەڵێ هەساری یابان و یابان لەو پەڕی ڕێزن و لەو پەڕی ئەوەنە بەس باوەڕکەن ئەگەر بچی مێژووی یابان بخوێنیەوە ئەو یابانە بچووکە ئەو جەزیرەیە وەلە بچووک نییە بەس مقارنەتەن بە منافسەکانیان ئێستا ئەگەر مقارنەی بکەی یابان بۆ نمونە بە سین و کۆریانە بەنسبەت سین ینی گەڕەکێکە لە سین باوەڕکە لەو چەند سەد ساڵەی پێشتر ئەوەندەی یابان سینی گرتی ئەوەندەی یابان سینی گرتی هەر چەند سە ساڵێک بێ ئیش بووینە بێزار بووینە یاڵا دەست پێکەن بڕۆن سینی بگرن کۆریا بگرن هاوی لەوێ تاڵانی کەن و بیستێن و اقتصابی ژنیان بکەن و هەرچی هەیە بۆ خۆتان بن بۆیە ئێستا بڕۆ لە سینی و لە کۆری لەوانە پرسە باسی یابانی بکەن ئەوەندەی عرق لە یابانی دەبتەوە ڕاست ئێستا یابانی بۆ مەشهورە ئەو پەڕی ڕێز و ئەخلاق و ئەوشتانەیە بەس باوەڕکە کاتی خۆی ینی مێژووی یابان زۆر پیسە ینی سوحبەتی نییە جێشیان یەکێک بووە سوپایەکان یەکێک بۆ لە سوپا هەرە بە قۆتەکانی دنیا چیتە شوێنێک کاول و تەخت و پەختی کردو نەمەقۆڵی چێ نەتەتاری چێ نەحاڵی چێ طبعاً بینەوە سەر فیلمی ئۆپنهایمەر ئیتر لەوێ دەرەوە کە ئەو دوو ساڕوخە لێ دەدرێ لەوێ جەنگەکە تەواو دەبیت و ئەوشتانە دوای ئەوە چی ڕووداتەوە لە ساڵی 1949 ئیتحادی سۆڤێت یەکێتی سۆڤێت ئەو یەکەمین قومبەرێنەوەی خۆی دروست دەکاتن ئیتر بەزمەکە لێرە ڕوودەداتن لەبەرەوەی ئەو دووە ڕاستە دوو زلهێزن دوای ئەوە شەڕی سار لە بینیان ڕوودا دوای ئەوە شەڕی سادە تا ڕوخانی یەکێتی سۆڤێت لە سەرەتای نۆهەتەکان طبعاً ئەو کاتێککە شەڕی ساردە هەموو خەڵک دەترسێ چێزار ینی هەموو ئیشەکە ئیش بە جاسوس کرا هەتا فیلمی زۆرە بریج ئۆف سپایس مەزبوعان فیلمێکی تر هەیە ناوی ئەوەیە ڕێد سپارۆ ئەو فیلمانە هەمووی باسی ئەو کاتان دەکات کە کاتی شەڕی ساتە بۆ لە بینی رووسیا و لە بینی ئەمریکا طبعاً ئەو کات دووبارە طبعاً ئۆپنهایمەر دەبێتە قائیدێکی و پاڵەوانێکی ئەو وڵاتە بەس دوای ئەوە کە ساڵی 49 ئیتحادی سۆڤێت ئەو ساڕوخە دروست دەکاتن ئیتر داوا دەکەن دووبارە ئۆپنهایمەر ببێتە وەک بەڕێوەبەری پرۆجێکتێک بۆ ئەوی قومبەلەیەکی تر دروست بکەن قومبەلەکە بەقۆتر بی لە ئەوەی کە پلوتۆنیۆم و لە پلوتۆنیۆم و یۆرانیۆم دروستکرا طبعاً ئەو بە هەموو ئاگنەوەکان ڕەفز دەکاتەوە دەڵێ من I became the death and the destroyer of the worlds يعني حتى لە فیلمەکەش باز دەکا دەڵێ ئەم بوویمە ینی مردن و بوویمە تێکدەری هەموو جیهانەکان طبعاً بە هەموو ڕەفز دەکات و ئیتر حکوومەتی ئەمریکا بە هەموو لە نوعەکان لە بەتەڵۆ دەیگواستۆری کاتە جاسوس ئەوە جاسوسێکی ئیتحادی سۆڤێتی لەبەرەوەی کابرا تعاطفیان هاوسۆزی بۆ سیستەمی کۆمەنیزم کە منافسێک و ڕکابەرێکی سەرسەختی سیستەمی سەرمایهداری ئەمریکا ئەو کات بووە ئیتر لەبەرەوەی کات خۆی علاقەی بۆ لەگەڵ کچێک بە ناوی جین تاتلۆک ئەوە کە ئەندام بووە لە حزبی کۆمەنیزمی کۆن ئەو کات لە ئەمریکا طبعاً باگی دەکەنەوە بۆی بۆمبی هایدرۆجین دروستکات چکە بۆمبی هایدرۆجینی ئێستا ئەوەی کە لیتل بۆی کە لە هیرۆشیما کردی نزیکە 200,000 کەسی کوش ئەو مقابل 15,000 تەنی TNT بەس ئەوەی هایدرۆژین بۆم مقابل 10 ملیۆن تەنی TNT یعنی ئەو لیتل بۆیە بەجددی لیتڵە بەنسبەت ئەو هایدرۆژین بۆم یعنی هایدرۆژین بۆم خیاڵی ینی هایدرۆژین بۆم زانی چۆنە مەسەرەن ئەو ئینشیتارە کە ڕوودەدا ئەو فیژنە لەبەین نیوترۆن و ئەلیکترۆنەکان کە لێک جودا دەبنەوە ئەو
وزێ دەردەچیتن ئەو قومبەلەی دروستەکە ئەو زێ لە قومبەلەی هایدرۆجینی کە ئەو زێ دروست دەبێتن ئەو زێ بەس بۆ ئەوەی هایدرۆجینەکە وەک وابی بڵێ ئەمن بینایکی دەڕوخێنم بەس بۆ ینی بینایکی دەڕوخێنم بەس بۆی دەبینایدی پاشی بڕوخێنم یان لێم تێدەگەی بۆ بەسم چۆن ینی ئەو وزەیەکە دەردەچیتن بەس بۆی ئەتۆمەکانی هایدرۆجینی لێک جودا بکرێتەوە ینی بۆی ئەو چێن ڕیاکشنە ینی ئەو ینی ئەو لێک ئەو بە کوردی بزەبت پێ نازانم چۆن پێدا بڵێم پێدەن چێن ڕیاکشن ینی کارلێکی بەردەوام بۆی ئەو کارێکی بەردەوامە دروست بکاتن بەس ئەو ئینێرژیەی کە ئەو وزەیە کە دەردەچیتن لە فیژنی نیوترۆن و ئەلکترۆنی پلوتۆنیۆم ئەو تەسەوەر کە بزانە هایدرۆجین بۆم ئەوە چی هەیە ئەو بێزگەلەوە شاید یعنی تو 1 کیلۆ TNT دەتەختەوە لە زیەکی بینایەکە بەعادی دەکەوێت دەتوەرە 10 ملیۆن تەن TNT لەناو قومبەلەکی لە شارێکی لە شار هەرە بچە تۆڵ هیچ لەسەر هیچ نامێنێ طبعا ئەمریکا لە ساڵی 1950 نەزاحەت دێنی کە هایدرۆجین بۆمی دروستکە دوای ئەوەی کە ئۆپنهایمەری لێ بە هەموو عەقدەکەنە جاسوس و ئەو شتانە بەس بڵێ و نەڵێ ڕاستە ئۆپنهایمەر دوای ئەوە هەست بە ئەوەی دەکاتن کە بڵێ کە چۆن پێتان بڵێم کە ئەو هەست بە گوناح بکاتن کە ئەو ساڕوخی دروستکە ئەوەندە کەسە مردووە لە هیرۆشیما و ناکازاکی بەس لەمان کاتدا لیان لە کاتی ئیشکردن لە پرۆجێکتی منهاتن زۆر ئیسفادەیان کرد زۆر شتی تری یان دۆزی بۆ عالمەکان یعنی یەکێک لەو ئەو ئیکتشافە و ئەوانەی کە دۆزیانەوە کە ئێستا بەکاردێتن لە ئەوەی MRI لە فحسی MRI کە بەکاردێ بۆ دەستنیشانکردنی زۆربەی نەخۆشەکانی معقدەکان و سەرەتانەکان زۆربەی خستخانەکان کاتی خۆی MRI نەبووە و لە ئەمان کاتدا توانیان ئەوە بدۆزنەوە کە چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە بە تیشک یعنی ئێستا هەیە لە خستخانەکان هەیە لە حتا لە کوردستان لە عێراقیە ئەوە هەموو زمانی ئەوەی دۆزراوە پرۆجێکتی منهاتن حتا توخمی تازە پرۆمیسیەم طبعا پرۆمیسیەم هەل لە ئەو ناوە یۆنانەکەی هاتیە پرۆمیسیەس ئەوی خوای و خۆی قوتی دەداتێ بۆ ئینسانی خۆیان دەستێن بزەبت لە بیرم نەمایە تیرۆکێکەوە لەو فیلمێک شێر بە ناوی پرۆمیسیەس هەر زۆر خۆشە ینی فیلمەکە لەو فکرەی وەرگیرایە کە ئینسان ببوورە ڤیدیۆیە کە درێژ بوو معلوماتی زۆر تێدا بوو زۆر شتم پێوتن بەس یەک شت هەیە پێشەوەی باسی کۆتایی بە ڤیدیۆیەکە بینم هەروەها ینی کاتی خۆی کە ئەمریکا ئەو ساڕوخی دروست کرد و چەکی ئەتۆمی بۆ چەکی ئەتۆمی دوای ئەو مەزموعە شەڕێکی توش بوو شەڕی ڤێتنام و ئەوانەی کە کوریا و لەگە کۆریای باکوور و کۆریای باشوور ئەو کات ئەمریکا خاوەنی تاکە ئەوە نەبوو تاکە چەکی ئەتۆمی نەبوو وڵاتی تر هەیبوو لەبەرەوەی ئەو کات دوو عالم هەبوو لە ناو پرۆجێکتی منهاتن بە ناوی کلاوس فۆکس لەگەڵ تیۆدۆر هۆڵ ئەو دووە یەکەچیان ئەڵمانی بوو یەکەچیان ئەمریکی بوو طبعا ئەو دووە وەک جاسوس بوون ئەو داتانەیان دەگوا زۆر بۆ یەکێتی سۆڤێت بۆی ئەوانش معلوماتیان هەیە ئەپدێت بلەوەی کە ئەوان گەیشتونەتە چی بۆی بتوان ئەوان سەکی بکەن بەس دوای ئەوەی کە دەجێنن دوای چەند ساڵێک لیان دەپرسن بۆ ئەویان کردێ دەڵێ ئەمە یەک فکرەمانە بوو ئەگەر ئەمریکا ببات تاکە وڵات لە دنیا کە خاوەنی ئەو چەکەیە ئەو کات بەرەو هیتلەرێکی تر دەڕۆی ئیتر ئەوە لە مەسلحەتی مرۆڤایەتی نییە کە یەکەس لە دنیا خاوەنی ئەو چەکە و خاوەنی ئەو هێز و ئەو پاوەرە بێ بۆیە دەبی ئەوەکە تەوزیع بکرێ ئەگە فکریشی لێ بکەیەوە شتێکە ئەتا بڵێ ڕاستە لەبەرەوەی ئەوە لە ئاخیری پێدەن MAD Mutual Assured Destruction ینی هەردووکمان ئەگەر تۆ من چەکی ئەتۆمی لێ دەم نیش لێت دەم ئەگەر من بکوژی منی دەتوانم تۆ بکوژم بە یەکسانەیە ینی هەمومانێکتر دەتوانین تەخت و پەخرکەین ئیتر لەبەرەوە کە ئەمریکا ئەگەر ئەو کات رووسیا هیچ وڵاتێک چەکی ئەتۆمینە بە ئەمریکا لە شەڕی ڤێتنام زۆر بە ئاسانی دەتوانێت یەک لای بکاتەوە لە ئیکوبا زۆر بە ئاسانی دەتوانێت یەک لای بکاتەوە لە ئیکۆریا دەتوانێت یەک لای بکاتەوە و تەواو حەدێک دابنێ بە دوو دەقە شەڕەکە کۆتایی پێبینی هیچ وڵاتێک نەتوانێت بەرامبەری هەر قسە بکە بەس مادەم ئەوان سەر بە سیستەمی کۆمەنیزم بوون و سەپۆرت دەکران لەلایەن یەکێتی سۆڤیەت و لەلایەن رووسیاوە ئیتر ئەمریکا دەبا 10,000 فکری کردەوە پێشوی بڕیارێکی وای بدا چونکە ئەگەر هەر بڕیارێکی وای دا بە ساڕوخێکی وای بەکارهێنا بە رووسیا بەکارهێنا ئەمریکای تەخت دەکرد و دەبۆ شەڕی جیهانی سێم چونکە هەر ئەنیشتاینیش دەپرسن یعنی ئەو قسە بەناوبانگە دەڵێن شەڕی جیهانی سێم چۆن دەبیتن دەڵێ من نازانم شەڕی جیهانی سێم چۆنێ بە شەڕی جیهانی چارەم دەزانم ئەگەر ڕووبداتن هەموو خەڵک بە شمشێر و بۆشتانە بەشەڕێ لەبەرەوەی ئەکید بە قسەکەوەی شەڕی جیهانی دۆم هەموو چەکی ئەتۆمیان بەکارهێناوە کوڕی ئەرزیان کردوتە تۆس کەس نەماوە هەرچی شتێ لەسەر کوڕی ئەرزی هەمووی ڕووخاوە تەخت بوو هەمویان تێکداوە دووبارە ببوورن ڤیدیۆکە درێژ و بەس ویستم هەندێک معلومات لەسەر ئۆپنهایمەر و لەسەر حکوومەتی سۆڤیەت و ئەمریکا و فیلمەکە و نۆڵان و هەموو شتان بۆ تێکەڵکەم بۆی زۆرترین ئیسفادەی لێ بکەن دەستخۆش